بۆم بەرنامەنوێی زایاڵی داهێنانی دەنگی ئەمریکا و توێژێکی تایبەتمان هەیە لەگەڵ خانمە ڕۆمانوسی کورد و جیهان سارا عومەر لە واشنگتن دیسیەوە. یەکەمین خانمە ڕۆمانوسی کورد بە زمانی دەنیمارکی دەنووسێت و ڕۆمانەکانیشی بە چەندین زمانی زیندوی جیهانی وەک ئینگلیزی و فەڕەنسی و نەرویجی و سویدی و مەکەدۆنی و سربی و ماوەیەکی دیکەش بە کوردی و بە عەرەبی و زمانەکانی دیکەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو دەبێتەوە. سارا خانم کاتت باش. ئەم کاتت باش کاگاسۆ، سوپاس بۆ ئەم دەرفەتە. زۆر سپاس دەکەم. سارا خان زۆر گرنگە بەلامانەوە هەرچەند ئێستاکە سەروەختی کەرەنتینە و زۆرێک خەڵک لە ماڵەوەیە، بەڵام تۆ سەرقاڵی یان خەمێکی گەورە ئێستا تایەژیت و سەرقاڵی پرۆژەکانتی. دەتوانی باسی و پرۆژانەمان بۆ بکەی کە ئێستاکە لەم کەرەنتینەیە هەموو دنیا سەرقاڵی ئەوەیە کە لە ماڵەوە بێ، بەڵام تۆ خەریکی پرۆژە زیندوەکانی خۆتی. ئەوەی ڕاستی بێ کاک ئاسۆوەک و ئەزانین کە دنیا هەمووی تووشی ئەم کێشەی کۆرۆنەیە بووە، زۆر کەس پێوەی دەناڵێنێ، زۆر وڵات تووشی کێشەی ئابووری و هەنێک کێشەی تر بۆتەوە بەهۆیەوە کێشەی تەندروستی، بەڵام من یەکێکم لەو کەسانەی کە ناتوانم هەروە دابنیشم و هیچ نەکەم، بۆیە لەم ماوەی کەرەنتینەیە هەردوو کتێبەکەم وەرگێڕاوەتەوە بۆ سەر زمانی ئینگلیزی و ئێستا لە پێداچوونەوەیان بۆیان و لە کوردیش زمانی کوردیش کتێبی یەکەم ئامادەیە، کتێبی یەکەمیشم لە چاپکردنە بۆ زمانی عەرەبی ئێستا و لە هەمان کاتیشا هاوکاری ئەو ژن و منداڵانە ئەەکەم کە ئێستا بەهۆی کۆرۆنەوە کێشەی توندوتیژی زیاتر لە سەریان زیاتر پێوانەوە دیارە ئەو ژن و کچانەی کە پەیوەندیم پێواکەن. ئەمەش کێشەیەکی جیهانیە، کێشەیەکی یونیڤەرساڵە، دیارە لە جەریدەکان و لە ڕۆژنامەکانی جیانی شابینیمان کە هەر لە وڵاتی فەڕەنساوە هەتاوەکو بەریتانیا هەتاوەکو ئەمریکا تا وڵاتە سکەندیناڤیەکان کێشەکە زیاتر چڕ بۆتەوە لەبەرەوەی ئەو پیاوانەی کە ژنە چەوسێننەوە یاخود ئەو براو باوکانەی کە ژنە چەوسێننەوە ئێستا لە ماڵەوەن، زیاتر لە ماڵەوەن لەژێر یەک سەقفە لەگەڵ ئەو ژن و کچ و منداڵانەیە کە چەوسێنرێنەوە. جا لەبەر ئەوە بۆ منیش ئەمە گرنگێکی تایبەتیم پێداوە، چونکە من لێرە لەگەڵ هەنێ ئۆرگانیزیشن و ئەو شوێنانەی کە هاوکاری ژنانەکەن و مافەکانیان ئەپارێزن پەیوەندیەکانم ڕایەڵ کردووە بۆ ئەوان و زیاتر سەرقاڵی ئەوەش بووم کە هاوکاری خەڵکی بکەم بەڕاستی، یعنی کاتەکانی من زۆر ئەکتیڤ بوون، یعنی خۆشم ئەکتیڤ بووم، کاتەکانیشم ئەکتیڤ بووە، بۆیە من زۆر هەستم بە کەرەنتینە نەکردەوە بە هەمان شێوە وەک لەوەی کە خەڵکی کە هەستی پێ کردووە. بەڵێ سارا هەڵبەت تۆ یەکێک لەو خەڵاتانی ئەسکەندەنافیا وەرەگری کە لە ئاستی خەڵاتی نۆبڵایە لە وڵاتانی ئەسکەندەنافیا، دەتوانی باسی ئەو خەڵاتەمان بۆ بکەی؟ هەڵبەت ئێمە ڤیدۆکانمان بینیوە بەڕاستی جێی شانازیە. زۆر سپاس دەکەم کاگاسۆ. خەڵاتی دیگل نەلاوبەیە کە ئیتر بەرزترین خەڵاتی ئەدەبیاتە لە وڵاتی دانیمارک و لە سکەندەناڤیاش کە بتوانی وەری بگریت. ئەم خەڵاتە ئەدرێ بە کەسێک کە چەند ساڵێک بێ چەند کتێبێکی زۆری نووسی بێت لە بواری ئەدەبیە، بەڵام من لە ماوەی 2 ساڵە ئەم خەڵاتەم پێبەخشرا لەبەرەوەی کتێبەکانی من ئەو جوڵە و دیبیت و هینەی کە دروستی کردووە لە ناو کۆمەڵگەیە بە شێوازێکە کە یعنی زۆر دەنگدانەوەی هەبووە، چونکە کتێبەکانیش زۆر خوێنەریان هەیە و خەڵکیش زۆر حەزیان لە زمانی گێڕانەوەی منە وەکو ستۆری تێڵە، وەکو کەسێکی چیرۆک باسکەر و چیرۆک نووس و کتێب نووس و ڕۆمان نووس، بۆیە ئەم خەڵاتەیاندا بە من ڕاستی ئەم خەڵاتە نادەن بە هەموو کەسێ. منیش یەکەم ژنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستم کە لەم وڵاتەیە ئەم خەڵاتەم پێبەخشرا بێت، یعنی ئەمە خۆی لە خۆیان مێژووە، بۆیە من زۆر خۆشحاڵم، یعنی لە وڵاتێک کە ئەژیم کاک ئاسۆ کە هەم ڕێزی ژنە گیرێ و هەم مافەکانی ئەپارێزرێ و دەنگیشی کب ناکرێ، وڵاتێکیشە کە یعنی ڕەفیقێنە و ناسینێنە و ئەمە نییە، یعنی خۆت تواناکانت چی بێت بەپێی توانەکانی خۆت مامەڵەت لەگەڵاکەن، چ پێشکەش بکەی بەپێی ئەو پێشکەشکردنە مامەڵەت لەگەڵاکەن، یعنی ئەوە نییە من بڵم وڵات
ڕئیس هین سەرنووسەری ئەم گۆڤارە ئەناسم ئیتر بە بۆنی سەرنووسەری ئەم گۆڤارەوە منیتر ئەو مەقالانەی کە ئینووسم یاخود ئەو کتێبەی کانووسین باشترین ڕەڤیوی ئەکرێ باشترین خوێنەریە بێنە ئەوە نییە لێرە هەر کەسە و بەپێی توانای خۆی و بەپێی پێشکەشکردنی کارەکانی خۆی مامەڵی لەگەڵاکرێ ئەمە پێڵەن عەدالەتی و پێشی ئەڵێن یەکسانی لە نێوانی بەڵێ عەدالەتی کۆمەڵاتی و یەکسانی دروستکردن لە نێوانی مرۆڤ بۆ مرۆڤ و لە نێوانی مرۆڤ و ئەدەب و هونەرە لە نێوانی مرۆڤ و میدیاکانە بۆیە من زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی کەم خەڵاتەم پێبەخشرا ئەم خەڵاتە من چاوەڕێم نەئەکرد کە پێم ببەخشن چاوەڕێمەکرد لە دوای 10 کتێبی کە پێم بەخشن یعنی چاوەڕێمەکرد 10 کتێب بنووسم 15 کتێب بنووسم ئەنجام خەڵاتەم پێبرن. بەڵێ سارەخەن نووسینەوەی ئازار گەڕانەوە بۆ ناو نایەکسانیە گەورەکانی مرۆڤایەتی و توند و تیژی و مەرگدۆستی و کۆت و بەندە ئاینی و فەرهەنگی و کولتوری و زەبر و زەنگ دەبن بە گوڵبژێری خەمە گەورەکان نووسین لەلای تۆ. بەڵێ یعنی کاک ئاسۆ ئێمە نابێت نکۆڵی لەوە بکەین ئێمە ڕۆڵەی کۆمەڵگەیەکین کە هەچی جۆرەکانی چەوساندنەوە و نەحەقی پێکردن و بێڕێزی پێکردن و تەشیرکردن بێت بینیومانە هەر لە گەورەوە بۆ بچووک هەر لە مناڵەوە تاوەکو و پیا و ژن و کوڕ و کچ ئەمەش بەپێی ئەمە مێژوویەکی درێژی هەیە لە لای ئێمە هەر لە جێنۆسایدەوە بێگرا هەتاوەکو شەڕی ناوخۆ هەتاوەکو پەیوەندی نێوان خێزان و عایلەکان هەتاوەکو سیرکردنی پیا و بۆ ژن سیرکردنی ژن بۆ مناڵ پیا و بۆ مناڵ یعنی ئەمە پەیوەندیەکی زۆر چڕە لە ناو کۆمەڵگەیە کە هەیە کە بەشی خۆی توانیوێتی چەوسانەوە دروست بکات ئەمانە تێمایەکی گەورن لە ناو کتێبەکانی منە بەڵام بەدەر لەمە تێمای کتێبەکانی منیش ئەوەیە کە باسی ئەوە ئەەکەم کە گەلی کورد وەکو کورد تا ئێستا چۆن توانیوێتی بەرەنگاری ئەو هەموو حەقیانە ببێتەوە کە بەسەریا هاتووە من باسی کێشە سەرەکیەکانی سەدەی 20 دەکەم لە ساڵی هەشتاکانەوە هەتر بەرەو سەرەوە ئەمانە پێویست بوو کە کەسێک بێت و لە ناو ئەدەبیاتی ڕۆژئاوایە بینوسێتەوە لەبەرەوەی ئێمە سیاسەتمەدارمان هەیە قسەی زۆرەکەن خەڵکی ترمان هەیە قسەی زۆرەکەن بەڵام قسەکانیان تا ئیسا لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیان نبووە نەکو لە پێناوی بەرژەوەندیەکانی ئەو کەسانەی کە بەڕاستی پێویستیان پێێت ئەو کەسانەی کە چینی هەرە لاواز و هەرە خوارەوەی کۆمەڵگان من دەنگی بێدەنگەکانم لێرە کاگاسۆ کتێب و نووسینەکانی من و ئەدەبیاتەکەی من دەنگی بێدەنگەکانە ئێمە نابێت نکۆڵی لەوە بکەین کە ئێمە هەمومان معانات دروستی کردوین زۆربەی زۆرمان معانات دروستی کردوین ئەو معاناتە هەر لە مناڵیەوە بە شیرەکەەوە ئەخرێتە دەممانەوە هەتاوەکو گەورە ئەبین کە گەورە بووینەوە هەنێکمان دیسان دووبارەیەکەینەوە بەرامبەر بە خەڵکی تر یعنی ئەمە بەشێکە لەو ئینڤایرمنتەی ئەو پێگەی کە ئێمەی لێوە هاتین وا فێرمانەکە کەوا مامەڵە بکەین لەگەڵ خەڵکە ئەدەبیاتەکەی منیش باسی ئەوە کە ئەمە چۆن ئەتوانین ئەمە بشکێنین چۆن ئەتوانین ببین بە مرۆڤی کامڵ لە ڕێگەی ئەدەبیات و لە ڕێگەی خوێندنەوە و لە ڕێگەی ئەوەی کەسێک ئاوێنەیەکمان پیشان بات و بڵە سەیری خۆتکە لەم ئاوێنەیە خۆتە بینی چ شتێکی خۆتە بەدڵ و چ شتێکی خۆتە بەدڵ ینی ئەدەبیاتەکەی من لێرە بووە بە ئاوێنە و خەڵکی خۆی تیابینێ هیوا هەیە ئەڵێ من ژیانم زۆر خۆشە ئەم کتێبانی کە تۆ نووسی بیرمە خاتەوە کە زیاتر شکور بم بەو ژیانەی کە خۆم هەمە هیواش هەیە ئەڵێت من نەمزانیوە ئەو شێوازە ژیانی کە من ئەژیم ئەمە بەڕاستی چەوسانەوەیە یعنی جۆرێک لە هۆشیاری دروستەکە لە لای خوێنەر دیارە ئازاریش شتێکە کە بەپێی ساڵ ئەتوانێت بەپێی کات و بەپێی زەمەن ئەتوانی ساڕێژی بکەی بەڵام شتێکە ناتوانی وەکو پێستێکی وشک بوو لە خۆتی بکەیتەوە بڵێ ئیتر تاوە ئەمە بەشێک نییە لە من ئەمە شتێکە لەگەڵ تاژی بەڵام پرسیار ئەوەیە تۆ چۆن فێرەبی لەگەڵ یابژیت و بۆچیش بەکارێنی و چۆن ئەتوانی ببی بە مرۆڤێک کە دووبارەی نەکەیتەوە بەڵێ هەر بۆیە چەندین خەڵاتت وەرگرتووە بە نووسینەوەی ئەو هەموو ئازارانە بە تایبەتی بۆ ڕۆمانەکان و نووسینەکان و کار و چالاکیەکانت بۆ مافەکانی مرۆڤ و مافەکانی مناڵان و خانمان و خەڵاتی هیومن ڕایتس وەرگرتووە ئەم خەڵاتە چی دەگەیەنێت لای تۆ سارە؟ بەڵێ خەڵاتی مافەکانی مرۆڤیاندا بە من لێرە کە پێڵەن هیومن ڕایتس ئەوارد ئەم خەڵاتە
چەند کەسێک نەبوون بڵێن دابنیشن و ئەم دەنگە بن بە من بەڕاستی ئەم خەڵاتی کە من کە درا بە من هەر لە نەخۆشخانەکانی وڵاتی دانیمارکەوە ستافەکانی ئەوێ دەنگیاندا بوو دوایەوە چەند ئۆرگانیزیشنێکی گەورەیە دەنگیاندا بوو دەسەڵاتدارەکان لێرە دەنگیاندا بوو یعنی ئەو کەسانی کە بە جۆرێک لە جێوەرەکان دەنگیانەیە و دەستیان هەیە لە ناو برینە قوڵ و تەڕەکانی ناو کۆمەلگای و کە ئەزانن ئەم جۆرە کتێبە چی کردووە بۆ خەڵکی ناو کۆمەلگا بەڕاستی کاک ئاسۆ من هەتا ئیستەش ناتوانم پێناسەی ئەو هەستە بکەم بۆ ئەو خەڵاتەی کە بەدەستم هێنا چونکە ئەو خەڵاتە بەتەنها بۆ من نەبووە و خەڵاتە من پێشکەشم کردەوە بەو کەسانەی کە بەڕاستی پێویستیان بەوە هەیە پلتفۆرمێک هەبێ کە دەنگی ئەوان بگەێنێ کە باسی نامەتیەکانیان بکە و بەدەر لەوە کە کەسایەتیان قبول بکات چونکە ئێمە کەسانێکین کە لە کۆمەڵگەیەکەوە هاتوین کە کاتێک کەسێک باسی کێشەکانی خۆیمان بۆکە یا ئەوەتە احترامی ناگرین یا ئەوەتە باسیەکەینەوە لە لای خەڵکی یاوەتە بە شێوازێک چاوێکی سوک سەیریەکەینەها بەڵام من ویستمەم کەسانە بەرز بنرخێنن چونکە ئازاترین و بەهێزترین کەس ئەو کەسەیە کە ئەتوانێ باسی نەهامەتەکانی خۆی بۆ کەسێکی تر بکە ئەمە متمانەیە ئەم متمانەیە بێ بپارێزرێ ئەبێ احترامی لێ بگرێ بێ ڕێزی لێ بگیرێ بۆیە منیش ئەم خەڵاتانین کە وەریەگرم بەڕاستی هەمووی زۆر زۆر بەسەریعی ڕوایان کاگاسۆ یعنی من لە ماوەی 2 ساڵە 2 دانە کتێبم دەرچووە کتێبی مردوشۆر 2 ساڵی پێچووە تا نووسیم کتێبی دووهەمم کە ئەمە ریزە زنجیرە ڕۆمانێکە نووسم ئەمیش 2 ساڵی پێچوو هەتاوەکو نووسیم یعنی لە پەنا ئەوە شەوایەک دنیان خەڵات و سیمینارات و ئەڕەنجمنت و یعنی هاوکاری خەڵک و ئەمانە و یعنی شتەکان ئەمنە بەسەریعی ڕووی یاوە کاک ئاسۆ هەتاکۆ ئیستا خۆشم لێ تێنەگەیشتم بەڵام ڕۆژێک ڕەنگە بتوانم دابنیشم کتێبێکیش لەسەر ئەم کاتە بنووسم کە منی تیام یعنی بەڕاستی زۆر زۆر پێویستە. بەڵێ سارەجان بەڵام ئەومان لەبیر نەچێت سارا خەڵاتی ژنی ئازا و ڕازگۆ و بەجورئەت خەڵاتی ژنی ساڵ خەڵاتی تالنت و پڕبەهرەی نووسین خەڵاتی ئازادی ڕادەربڕین خەڵاتی ئارتبیت بۆ پڕبەهرەی نووسین و چەندین خەڵاتی دیکەی پێبەخشاوە وەک ڕۆمانوسێکی جیهانی و گەورەترین خەڵاتی وڵاتی دەنیمارکت لە بواری ئەدەبیا پێبەخشاوە بە ناوی دیگۆڵد لاوبێ ئەی کورد چه خەڵاتێکی پێبەخشیویت بێجگە لە ئازار؟ هیچ خەڵاتێکیان پێ نەبەخشیوم کاگاسۆگیان پێم وابێ کۆمەڵگەی ئێمە نەگەیشتووەتە ئەوەی کە ژنێکی وەکو من قبول بکە ئێمە لە ناو کۆمەڵگەی کوردیا زۆر ژنی ئازامانەیە زۆر ژنی بەجەرگمانەیە زۆر ژمانەیە کە زیرەکە لە بوارەکەی خۆیە بەڵام کۆمەڵگەی ئێمە ئیشتا نەگەیشتوتە ئەوەی کە بڕوای بە پێنووسی ژنێک هەبێ بەبێ و پیاوێک لە پشتیەوە بێ کۆمەڵگەی ئێمە ئیشتا نەگەیشتوتە ئەوەی کە ئیستا بە ژن بڵە ژن نەک پێ بڵێ ئافرەت ئەزانی کۆمەڵگەی ئێمە ئیشتا نەگەیشتوتە ئەوەی کە من کەسێکی وەکو من بە ئازادی بتوانم سەفەر بکەمەوە بۆ کوردستان بەبێەوەی هەڕەشەیەکی گەورەم لەسەر بێ لەبەرەوەی من باسی ئەو هەموو تابۆی ناو کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ئەەکەم کاک ئاسۆ ئەمەمان لەبیر نەچێ کتێبەکانی من باسی ئەوە کە چۆن خێزان دەسترێژی سێکسیە کاتە سەر منداڵ کە چۆن مەلاکان هەنێکیان هەمویان ناڵە من گشتگیری ناکەم ڕێزم هەیە بۆ ئەو دیندارانەی کە زۆر زۆر ڕۆحانین و کە زۆر زۆر هەوڵی ئەوەیانە کە هاوسەنگی دروستکەنە ناو کۆمەڵگەیە و دینەکەی خوان لە بینی خۆیان و خۆی خۆیانایە بەڵام هەنێکی کەمان هەیە ئەم دینە بەکارێنێ لەبەر ئەوەی لە ناو کۆمەڵگەیە زوڵم و زۆرداری و چەوسانەوە و تەشیرکردن بە ژنان و ئەم جۆرەشتانە بەکار دروست ببێت بەدەر لەوەش ئێمە مەلامان هەیە کە دەستدرێژی سێکسیە کاتە سەر منداڵەکانمان لەژێر سەخفەکەی ئەو ئەڵڵایەوە کە خۆی سوژدەی بۆ بات و کە خۆی ئەی پەرستێ هەموو مەلاکان نا بەڵام هەمانەکەواکەن من کتێبەکانی من دەسەبا بۆ تابوانەی کە لە کۆمەڵگای ئێمە پێڵەن بڤێ و عیبە و نابێت کەس باسی بکە بەڵام گرنگەوەیە کە من توانیومە یعنی ڕێچکەیەک بشکێنم و ئەم ڕێچکێشم شکانووە لەبەرەوەی نەوەکانی دوای من و ئەو نەوەیەش کە ئیستا لەگەڵ منایە بتوانێت بە ئازادی بەو ڕێگایە بڕواکەم و دڵکوداڵەکان یەچێ بەگیانی دوو کەسی وەکو منە پێگەی کاکاسۆگیان و من کاتێک کە ئەژنووسم
ئەزانم کە ڕێگاکەم بە گوڵ و گوڵزار نەڕازێنراوەتەوە من لەوە دڵنیام بۆیە لەگەڵ خۆشما یەک دانە قەرارم کردووە وتومە ئەگەر هەتا یەک دانە چرکەم ما بێ لەم ژیانەیە بژیم ئەگەر من بتوانم پێنووسێ بەکار بێنم بەبێ هیچ کەسێکی کە لە پشتەوە بێت و ئەو پێنووسە بە ئازادی خۆی و بمێنێتەوە مڵکداری بەسەر کەسەوە نەکە و کەسیش نتوانێت بە مڵکی خۆی بزانێ ئەگەر لە کۆتایترین هەناسەکانی ژیانما بێت و لەسەر تەختی مردنیشم بێت من ئەبێت ئەو پێنووسە بەکار بێنم جا لەبەر ئەوە من ئەهلی پێنووسم من هیوادارم کۆمەلگاکەی خۆم ڕۆژێک لە ڕۆژان بتوانێت پێنووسەکەی منیش ببینێ لە ئیستا ناتوانم گلەیەکی ئەوتوان لێ بکەم بەبێ کتێبەکان جارە بە کوردی لە ناو کوردستانە نییە بەڵام ئەگەر بە کوردی کتێبەکان چۆ ناو کوردستان ئەو سایە حەزەکەم کە چۆن باسی ئەدەبیاتی وڵاتەکانی ترەکەن و چکە خۆ دەزانی تۆزێک لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە ئەمە یەک تۆز قاڵ بێگانە پەرستی نەها حەزەکەین خەڵکی کە ئەوە بخەینە سەرەوە خۆشمان بخەینە ژێرەوە و ئەوە حەزەکەم نییە بە چاوێکی خوێنەرێکی جددی و بە چاوێکی ڕخنەگرێکی جددی و بە چاوێکی ئەوەوە کتێبەکانی منیش بخوێنەوە و جێگێکی بۆ بکەنەوە لە ناو پاشخانی خوێندنەوە و هینی خۆیانە ئیتر ئەو کاتەش کتێبەکان با خۆیان قسە بکەن و ئیتر ئەگەر خەڵاتیان نامێ ئەوە بەس خۆشحاڵە بم خەڵاتیشیان نەیامێ هەر خۆشحاڵە بم بەڵام گرنگ ئەوەیە ئەوەی کە من ئەمڕۆ پێشکەشیەکەم سبەینێ بتوانێت کۆمەلگا بگۆڕێ بۆ شتێکی باشتر بەڵێ هەر خۆت ساراخان خەڵاتێکی گەورەی بۆ جیهان و بۆ کوردیش سپاس بۆ کاتەی پێت بەخشین بۆ زایەڵە زۆر سپاس بۆ ئێوەش کاگاسۆ کاتێکی خۆش